قەیرانی دارایی و زنجیرە ئەڵقەبیانیەکان و تێکچوونی باری دەرونی تاچی کورد بەهۆی کێشەکەلەکە بۆکان بە هۆکاری سەرەکی زیادبوونی ڕێژەی کوشتن و خۆکوشتن دادەنرێت لە کوردستان. دەروونناسێکیش ئاشکرای دەکات ئەگەر بێت و لایەنە پەیوەنددارەکان بە جددی کار بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بکەن، ئەوە ڕاستەخۆ دەرونی تاکەکانیش بەرەو ئارامی دەڕوات و ڕێژەی تاوانیش بەرەو کەمبوونەوە دەچێت. سەقامگیری دەرونی و پەیوەستە بە سەقامگیری باری دارایی، باری کۆمەڵایەتی، باری سیاسی ئەو وڵاتەوە ئەو شوێنێکە تێدا دەژی و ئەگەر ئەو سەقامگیریانە تێک بچون ئەوە سەقامگیری دەرونیش دەبێتە بەشێک لەمانە کە تێک دەچێتن، چونکە جێگیربوونی دەرونی ئینسان پەیوەستە بەم خاڵانەی کە باسم کرد کامەوا دەکات شڵەژانێکی دەرونی تێدا دروست بی و مرۆڤ تووشی بەتابەتی خەمۆکی بکاتەوە، بیرکردنەوەی ناتەن دروست بکاتەوە بۆیە بۆ پەنا بۆ ڕێگەیەکی ناتەن دروستی وەکو خۆکوشتن دەبن کە بەداخەوە ئەمە هیچ ڕێگەیەک نییە پێیان وابی وە خۆکوشتن چارەسەری کێشەی قەیرانی دارایی یاخود چارەسەری قەرزەکانیان دەکەنەوە کە لەسەریان کەڵەکە بووە، چونکە بە دڵنیاییەوە بۆ کەسانەکە دەڵێم کە ڕۆژێک لە ڕۆژانبیریشان لە خۆکوشتن کردبێتەوە بەدەیان کێشەیتر بۆ منداڵەکان و کەس و کارەکەت بە جێدێڵێ. هەرچەندە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر ڕێکخراوی بواری مافی مرۆڤ هەیە، بەڵام ئەو ڕێکخراوانە تا ئێستا نەیانتوانیوە کاریگەریان هەبێت لەسەر کەمکردنەوە ڕێژەی توند و تیژەکان. زانایەکی ئاینیش دەڵێت ئەگەر بێت و حکوومەت کار بە پەیڕە و پرۆگرامی ئیسلام بکات و جیاوازی نەکات لە سزادانی تاوان باران، ئەوە ڕێژەی تاوانەکانی کوشتن و خۆکوشتن کەم دەکات. ئەگەمە تەماشای قورئان و پەروەردەی ئیسلامی و شەرعی خوای گەورە بکەین، یعنی ئەوەندە کە زەمی قەتل و خۆکوشتن و خەڵک کوشتن دەکرێت، لێ ئەوەندە باسی گوناح و کوفر نەکرێت لە بەرەوەی خاڵکێ لە خۆی کافرە، بەڵام مەسەلەی قەتل پەیوەندی بە خەرچی وێ لێ خوای رب العالمین من قتل مؤمنا يعني متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله ولعنه، يعني او كسر مسلمان ببيت تمام كوجي خواي قبل غزم لي دقي لعنتي لك لو الاسلام ده قتل يعني براسي شيء زور منبوذه لروانجو بيرو ايديولوجيا علمانيه وكفر، يعني قتل او نوع وهانيه بو نوع يعني كشيء هند عظيم وقورة بخليت هذا يعني ليه بقرته أم الإسلام ده هم كو سزاي قيامتك لو قاتل داندره هم كو دنياش يعني كسر بشيء بكوجلتوا ككابرة بزنان ده كوجلتوا قتلناك أو كاتي لو براستي بتأكيد حكم الإسلام الشرعي خواي قورة يعني يكم شتك و بيش همو ديانة كانوا يعني فكرة دسكر كاني خلق له أو كوا خلق بقرت ولا قتل ولا نعشتان. ئەگەر چارەسەر نەکردنی کێشەکەلەکە بۆ سیاسی و ئابووری و دارایی کۆمەڵایەتیەکان بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان دابدرێت بۆ زیادبوونی ڕێژەی کوشتن و خۆکوشتن لە کوردستان، سەروەرنەبوونی یاسا و گوێنەدان بە یاسا لەلایەن هەندێک بەرپرسان، بە هۆکاریش تر دادەنرێت بۆ زیادبوونی ڕێژەی توند و تیژی، بۆیە چاودێران هۆشداری دەدەنە حکوومەت ئەگەر بە زووترین کات چارەسەرێک نەدۆزێتەوە بۆ بەرگرتن لەو تاوانە، کوشتن و خۆکوشتن لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.